دوای 3 مانگ خولێکی پەروەردە و پێگەیاندن بۆ کادرانی مەڵبەندەکانی ڕێکخستن لە سنووری کەرکووک و سڵاحەدین کۆتایی هات. لە مەراسیمێکیشدا بڕوانامە بە بەشداربووان بەخشرا. بۆردی ئەکادیمیای پێگەیاندنی کادران لە مەکتەبی گەشەپێدانی بیر و هۆشیاری خولەکەی کردبووەوە. لە ژێر دروشمی گەشەپێدانی فکر گەشەپێدانی یەکێتیە، تیایدا باس لە ئەرک و کاری ڕێکخراوەی دەکرا بۆ بەشداربووان لەلایەن کەسانی تایبەتمەندەوە. لێرە ئاسۆمامەند کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی ئامادەن. بەدڵنیایە ئەم خولانە بەردەوامە بێ و من داوا لە سەردەم ئۆرگانەکانی یەکێتی و بەتایبەتی لە مەکتەبی ڕێکخستنە بێمە لە کۆبنەوەی کارجێڕی باز بکەین بۆ هەر پلەیەک بۆ هەر ئۆرگانێک بە خولی تایبەت یان پەیمانگا یان هەر جۆرە خولێکی دیکە بێ لەو ڕێگایەوە خەڵک دابنین و ئۆرگان و پلەی پێ بدرێت چکە بەڕاستی ئەمە یەکێک لەوانەی کە هەموو وەختێک شانازیمان پێوەکردیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کادری بەتوانە گەنجی بەتوانە خەڵکی بەتوانەمانە. بابەتی هەڵبژاردن چەندین بابەتی زۆر باشی تر پەیوەندیدار بە کاروبارەکانی کادر و گەشەپێدانی فکری کادر هەمووی زانستی بوون، حتا بابەتی جێندەری زۆر گرنگی تیابوو کە خوشکان پێشکەشیان کردو بۆ تێگەیشتن لە بابەتی جەندەر وەکو خۆی نەک بەو شێوازەی کە بەخراب لێگەدرێتەوە. بڕیارمانداوە پلانمان داڕشتووە کە بەردەوام بین ئەو تایبەتمەندی یەکێتی زیندوو بکەینەوە، ئەو تایبەتمەندی یەکێتی گەشە پێ بدەین بیبوژێنینەوە. دڵنیام هەمویان هاوکار بوون، بۆیە ئەتوانین بڵێن خولەکەمان خولێکی سەرکەوتوو بوو و دەستخۆشیش لەو هەواڵانەکەم کە بە دڵسۆزیەوە بەشداریان کرد. بە دڵنیاییەوە هەنگاوی یەکەمە هەنگاوی دوێمینی بەدوا دەدێت. بەشداربوانی خولەکە لە هەردوو ڕەگەز پێکاتبوون. ئاراس و هاوناس پێکەوە لە خولەکە بەشدار بوون. یەکێکیان لە قەزای خورماتووەوە هاتبووەوی دیکەشیان لە کەرکووک و لێرە یەکتریان ناسی. لە خولەکەدا تیایدا هەزر و کاری ڕێکخراوەی باس کرابوون و بڕیارە لە داهاتوودا بەردەوامی بەم خولانە بدرێت. کۆتایی ئەم خولا بوو بە دەستپێکی ژیانێکی نوێ بۆ ئاراس حەکیم و هاوناز عەلی کە ئێستا هاوسەری یەکترن. ئەوان ڕێکخستنی بە هەنگاوێکی باش دەزانن بۆ کادران. ئەم 3 مانگە خولێکی زۆر باش بوو بۆ ئێمە وەکو کادر، چونکە تاقەیەکی تازەی پێبەخشین، خوێنێکی تازەی بە بەراکردین، فکرەمانی زیاتر دەوڵەمەند کرد. بە تایبەت چەند بابەتێکی گرنگی تیا بوو لەو بابەتانە ئێمە زۆر پێویست بوو شارەزا بین. ئەلحەمدولێللا ئێستا دەتوانین خۆمان وەکو خوێندکارانی ئەم خولە دەرس بە کادرانی تریش بڵێنەوە. خولێک بوو کرایەوە بۆ گەشەپێدان. لە خولەکەدا لیژنە دروست کرابوو بۆ کارکردن لەسەر ئەو بەرنامەیەی ئامادە کرابوو. زۆربەی هەرە زۆریان لە گەنجان پێکاتبوون و بە شێوازی زانستی ئەرچی کادران لە نێو ڕێکخراوەکان خرابوونە ڕوو تاکو بۆ قۆناغ و پرسە جیازیەکان لە داهاتوودا بتوانن کارەکانیان بەباشی جێبەجێ بکەن بە ئامانجی خزمەتکردنی خەڵک. یوسف موراد، کەناڵی کەرکووک.